خۆشە کابینەی داهاتوو کابینەیەک بێ هەموو ڕەنگە جیاوازەکان بگرێتە خۆی و سوود لەو کەسانە وەربگیرێکە معارەزەن و ڕەنگە هەندێشتیان پێبێت سوودی هەبێت و پێشم خۆشە کورد دەرس لە هەڵەکانی ڕابردووی وەربگرێت پێم خۆشە کورد بەو هەڵانەیە دووبارە نەچێتەوە کە حکومەتەکانی پێشووتر کابینەکانی پێشووتر کردویانە بۆ نمونە ئەو هەڵانەی کە چەند وەزیرێکی جیاواز یان چەند ڕائێکی جیاواز یان چەند حیزبێکی جیاواز کردویانە داوا لە کابینەی داهاتووەکەم کە ئیش بکە لە پێنا ئەوەی کە بەس بەرژەوەندی خۆی نەوێ داوا بکە لە مافی ئافرەت لە هەموو ئەو شتانێکە پێویستە بکرێ بەڵام تا ئێستا بینیمانە قسە کردار نەبووە هیواداری کابینەی نوێ ببێت بە کابینەیەکی سەرکەوتوو هەموو ئەو شتانە بەلاو بنێ کە لە بەرژەوەندی شخصی دابێ هیوادارم شتێک بکرێ بە تایبەتیش لۆ ئافرەتان هیوادارم ئەو بژنە ئافرەتانەی کە چوونە پەرلەمان بە گڕوتینێکی زۆرەوە ئیش بکەن لە بەرژەوەندی تاکی شخصی خۆیان نا هەروەها دەمانەوێت کابینەیەکی نوێ و سەرکەوتوو بێ ئینشاءڵڵا. منۆکو هاوڵاتیەکی کوردستان داوا لە کابینەی نوێ حکوومەت دەکەم پاشەکەوتنیچە نەمینێ وە قسەکانیشیان بکەن بە کردار قسە نەمین بەس قسە نەبێت کرداری پێ بکەن.